شاری سلێمانی بۆ یەکەم جار سیمینارێک لەسەر قوتدانی زمان لە کاتی بەڕێوەچوونی یاریە وەرزشیەکان و کاتی ئاسایی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان بەڕێوەچوو. لە سیمینارەکەدا کە بۆ مامۆستایانی پەروەردەکانی ڕۆژئاوا و شارباژێر و قەرەداخ ڕێکخراپ و باز لە چۆنیەتی فریاگوزاری خێراکرا بۆ ڕزگارکردنی ئەو کەسانەی تووشی ئەم جۆرە ڕووداوە دەبن. بە پێویست و ئەرکی سەرشانی خۆمان زانی وەکو سەرپەرشتیارانی پسپۆڕی پەروەردەی وەرزش کە ڕوونکردنەوەیەک لەسەر بابەتی قوتدانی زمان بگەین بە مامۆستایانمان بۆی لە ڕێگەی ئەوانەوە بتوانین ژیانی کەسانێک کە لە بواری وەرزشی قوتابخانە و خوێندنگەکاندا دەوام دەکەن یاخود بەشداری جموجوڵ و چالاکی وەرزشەکانەکە ڕزگار بکەین. ئەم دیاردەی قوتدانی زمانە بووە بە حاڵەتێکەوە لە هەم لە قوتابخانە و خوێندنگەکاندا هەم لە بواری چالاکی وەرزشی کوردستان بە شێوەیەکی گشتی هەم وەرزشی جیهانیشدا حاڵەتێکە و ڕوویداوە و هەیە و بەداخەوە کە حاڵەتی مردنیشی دەکەوتەوە. بە زانستیانەتر کار بۆ ئەو بکەنکەوە زۆرترین زانیاری لای مامۆستایان کۆ بێتەوە و کەمترین حاڵەتی لەو جۆرەمان بۆ دروست بێت. لە لای خۆشیانەوە مامۆستایانی بەشداربوو بە گرنگیەوە باز لەم جۆرە سیمینارانە دەکەن کە تەنها بۆ مامۆستایان و ڕاهێنەران گرنگ نییە بەڵکو بۆ کەسانی ئاسایی و تەنانەت ژنی ناوماڵیش پێویستە. ئێمە خوێنمان و لێ تێگەشتین بەس بە تەنها پەیوەندی نییە بە وەرزشەوە بەڵکو پەیوەندی هێلوانە لە ڕژیانی ڕۆژانە تا ئاسایی ڕوبەڕووی هەموو کەسێک بێتەوە. زۆر گرنگە ئەم سیمینارە هەم بە شێوەیەکی وەکو ڕاگەیاندن لە ڕاگەیاندنەکانە زۆر ئیحتیمامی پێ بدرێت لە دیهایەکانە زۆر وەکو وانەیەکیش مامۆستای وەرزشەکان کە بێن لێرە کە ئەیخوێنن یعنی سیمینارەکە وەرەگرن بتوانن لە خوێندنگاکانیانە جارێکی تر دووباریکەنەوە بۆ خوێندکارەکانیان بۆی ئەگەر حاڵەتێکی وانە خوازرا و ڕوویە لە خوێندنگاکانە بتوانن زاڵبن بەسەری ئەو ژیانی کەسانی ئەو کەسانی کە تووشی ئەو حاڵەتا بن ڕزگاریکەن. چونکە من فریاگوزاریەکی سەرەتاییە ئەبێ هەموو کەسێ بیزانێ بەڕای من تەنانەت ئافرەتی ماڵەوەش پێویستە بیزانێت. ڕاهێنەرێکی وەرزشی باز لەوە دەکات کام جۆرە ڕووداوانە زیاتر لە یاریگاکان ڕوودەدات و پێویستیشە ڕاهێنەران و بەرپرسانی وەرزشی بەشداری ئەم جۆرە سیمینارانە بکەن. ئەوەی ڕاستی بێت نەک تەنها بۆ ڕاهێنەران و بواری ئەوانی کە لە بواری وەرزشەکەن بوو هەموو کەس تاکێکم کۆمەلگایە زۆر زەرورە ئەم جۆر بەشداربوون لەم جۆرە سیمینارانە چجا ئەوەی کە ئەو کەسە خۆی لەو بوارەیە بە تایبەت ئیش بکە. ئەم حاڵەتە زیاتر ڕوبەڕووی و کەسانە بێتەوە کە زیاتر ناو یاریگاکانە یان ناو جوڵە وەرزشەکانە بن ڕاستە حاڵەتی دەگمەنی ترمان هەیە لە ناو ژیانی ڕۆژانە بەڵام بە بۆچوونی من زۆر زەرورە هەموو ڕاهێنەرێکی وەرزشی هەموو کادرێکی وەرزشی بەشدار بێت لەم جۆرە خولانە لەم جۆرە سیمینارانە بەش شارەزای تەواوی هەبێ لە بەروی ژیانی و کەسانی کە لە بەردەستیەوە ئیشەکەن تا ڕادێک بەرپرسیارەکەیەکێتەوە سەر ئەستوی ئەو. ئەوەی جێگەی تێبینی بوو لە سیمینارەکەدا لە هەرسێ پەروەردەی ئامادەبوو تەنها نزیکەی 25 مامۆستا و بەڕێوەبەر ئامادەبوون. ئەوەش بووە جێگەی نیگەرانی بەرپرسانی سیمینارەکە. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.